ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ کۆتا بەشی ئاڵقەی سێیەمی زنجیرەی بژاری دەروونە بین کە باسمان لەسەر بەدگومانیە دوای ئەوەی کە باسی ڕیابازی و گیانی کۆخایەتیمان کرد. ئەمڕۆ ئینشاڵڵا باس لەوە ئەکەم کە چۆن چارەسەری نەخۆشی بەدگومانی بکەین کە یەکێکە لەو نەخۆشی خەتەرانی کە تووشی دیندارەتی ئینسانی مسلمانە. دوایەوەی لە ئاڵقەکانی ڕابردووە باسی پێناسەی بەدگومانی و پاڵنەرەکانی بەدگومانی و ئاسەوارەکانیمان کرد و هەروەها دیاردە و ڕواڵەتەکانی کە چۆن پێیانەوە ئەناسرێتەوە. ئەنجا کاریگەریان لەسەر کۆکردنەوەی گوناح بۆ تاکی مسلمان، کاریگەریان لەسەر پشێوی کاری کۆمەڵکاری مسلمانان. تۆ لە جەماعەتێکی مسلمانە ئیشەکەی، ئەسڵ ئەوەیە کە گومان باشیت پێش هەموو شتێگەخەی کاتێک کە لەگەڵ ئەم برا بەڕێزانەی خۆتە یا لەگەڵ ئەم خوشکە بەڕێزانەی خۆتە هاوکاریت و کۆمەڵکارانە ئیش و ئەم ئیسلامەکەی. ئەمانە پوختەی ئەو کەسانن کە تۆ باوەڕت پێیانە کە کار بۆ خۆی گەورە ئەکەن و لە دید و تەسەوری تۆ نزیک. کەوابوو تۆ سەرەتا ئەبێ بەرامبەر بەم کۆمەڵەی کە لەگەڵ یانە هاوکاری گومانی بەدت بۆ دروست نەبێ. بەڵام ئەمە داواکراوەکە نییە لە ڕووی شەرعیەوە. داواکراوە شەرعیەکە ئەوەیە کە گومانی باشت بەرامبەر هەموو مسلمانان هەب کە خوای گەورە فەرمووی وەظەنە المؤمنون والمؤمنات بأنفسهم خەیرا. واتە مسلمانە پیاوەکان و مسلمانە ژنەکان هەمویان گومانی باشیان بە خۆیان برد. گومان باشەکە بەرامبەر مسلمانان هەموو مسلمانان ئەگرێتەوە، نەک بەرامبەر ئەو جەماعەتەی کە خۆت ئەندامی لەو حیزبەیانە لەو گروپە لەو خەت و کۆمەڵە کە هاوکاری لەگەڵیانە کۆمەڵکاریەکە. ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە باز لەوە ئەکەین کە چۆن ئێمە هەوڵ بدەین ئەم سیفەتی بەدگومانی ئەگەر تیامانە دروست بوو چۆن چارەسەری بکەین و نەهێڵین تیامانە بمێنێت. یەکەمین خاڵێکی جەوهەری ئەوەیە کە داڕشتنی عەقیدەیەکی پاکی خواویستیە کە لە خواناسیەوە دێ، پاشان خواپەرستی، ناسینی خوای پەروەردگار بە ناو سیفەتەکانی، پاشان ڕەفتارکردنی دڵ و دەروون و هەڵسوکەوتت لەگەڵ ئەم ناوە جوانانەی خوای پەروەردگار، هەستکردن بەوەی کە خوای پەروەردگار کردگارتە، پەروەردگارتە، ژێنەرە، مرێنەرە، ڕۆزیدەرە. گومانی باشت بەرامبەر بە خوای پەروەردگار ببێ مادام تۆ عەبدێکی باشی. ئەگەر تۆ ئەرکی عەبدێتی خۆتت بە باشی بردەسەر، بە تەئکید خوای پەروەردگار خوای بە بەزەییە و خوای ئەو ناوە جوانانە و خاوەنی ئەو سیفەتە بەرزانەیە، ئەو سیفەتە بێ هاوتایانە و بێوێنانەیە، ئەو سیفەتە بێ بڕ و ڕادە و سنوورانەیە کە پێویستە تۆ باش بیناسی. خوای پەروەردگار لە سیفەتی خوایەتی خۆی کەم نابێتەوە، بەڵام تۆ لە سیفەتی عەبدێتی خۆت کەمت کردوت. کاتێک کە تۆ گومانێکی باشت بە خوای پەروەردگار بۆ دروستە بێ، ئەمە هەر ناسین نییە، زانینەکە نییە. تۆ ئەزانی خوای پەروەردگار معبودە، ئەبێ بپەرسترێ و تۆش عەبدی ئەوی. بەڵام تەفاعولکردن لەگەڵ ئەم سیفەتی خالق و مەخلوقە، لەگەڵ ئەم سیفەتی معبود و عابدە، لەگەڵ ئەم سیفەتی خوای خالق و ئامرە، لەگەڵ تۆی مەئمور و مەخلوق، ئەم سیفەتە کاتێک کە لە دڵ و دەروونتە گەشەی ڕۆحەکە ئەبێ بە ئاسوودەیی دەروون، کاتێک تەفاعولی ڕۆژانەت دەبێ و ڕەفتاری ڕۆژانەت پارسەنگە کاتەوە، ئەمە خۆی داواکراوەکە. تۆ بەچی وا لێدێ ئەمانەت بۆ دروست بوون؟ پێش هەموو شتێک بە ناسینی خوای گەورە. ناسینی خوای گەورە هەرجانی بە مەعریفیەکە نییە کە وا بزانی خوایەکی کردگار هەیە، بەڵکو بەوە ئەبێت چۆن تەفاعول لەگەڵ ناوە جوانەکانیەکەی، لەگەڵ سیفەتە بەرزەکانیەکەی، چۆن عەبدێتی خۆت بەم شێوەیە ئەسەلمێنی. ئاوا گومان باشیت بۆ دروستە بە بەرامبەر بە خوای پەروەردگار.